پەیامەکەی ترامپ بۆ ئێران بەهای تمەنی بە شێوەیەکی بەرچاو بەرز کردەوە. بۆچی سەرۆکی ئاژانسی وزەی ئەتۆمی سەردانی ئێران دەکات؟ دۆناڵد ترامپ سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا لە پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق دوایین پێشهاتەکانی ناوچەکەیان گەنگەشە کرد. لە بەشێکی پەیوەندیەکەدا ترامپ پەیامێکی لە ڕێگەی سوودانیەوە بۆ ئێران ناردووە. پێگەی ئەلعینی ئیماراتی ئاشکرای کردووە ترامپ داوای لە سوودانی کردووە پەیامێک بەتاران بگێنێت کە ئەوان بۆ دانووسان لەسەر دۆسیەی ئەتۆمی ئێران و کۆتایی هێنان بەسەرجەم ململانەکان لە ناوچەکەدا ئامادەن بە مەرجی ئەوەی ئێران نیازباشی خۆی پیشان بدات. لە بەشێکی تری پەیامەکەیدا ترامپ داوای لە ئێران کردووە خۆی لە وەڵامدانەوەی هێرشەکەی ئەم دواییەی ئیسرائیل بەدوور بگرێت. لەلایەکی تر بەپێی راپۆرتێکی ئاژانسی هەواڵی ڕۆیتەرس بڕیارە ڕۆژی چوارشەممە ڕافائیل گرۆسی سەرۆکی ئاژانسی وزەی ئەتۆمی سەربەنەتەوەی گرتووەکان سەردانی ئێران بکات لەبارەی پرسی ئەتۆمی ئەو وڵاتە گفتوگۆ لەگەڵ بەرپرسانی ئێراندا بکات. یەکێک لە کێشە درێژخایەنەکانی نێوان ئێران لەگەڵ ئاژانسی وزەی ئەتۆمی ڕێکخراوی نەتەوەی گرتووەکان و زلهێزەکانی جیهاندا ئەوەیە کە ئێران ڕێگە نادا شارەزایانی تیمی پشکنینی دەستگاکە بچنە ئێرانەوە و پشکنین بۆ کارخانە ئەتۆمیەکانی ئێران بکەن. ئەو هەوڵانەی ئەو دواییەی ئاژانسی وزەی ئەتۆمی و پەیامەکەی دۆناڵد ترامپ بەهای تمەنی ئێرانی بەراورد بە دوو ڕۆژی ڕابردوو بەرز کردوتەوە بە جۆرێک دوێنێ بەهای تمەن لە بازاڕەکانی ئالوگۆڕی دراو بۆ هەر $100 بە 6,950,000 تمەن مامەڵەی پێوەکراوە، بەڵام لە ئێستادا بەهای هەر $100 بەرامبەرە بە 6,700,000 تمەن.